وان بين لسرما يعني من ضلنياتنا كما نكهر إما وكو يقرتو بلكو هر سير لایەنەکەی تریش لەوانەیە ئێستاکە ئەمڕۆ وەکو ڕۆژێکی تازەیە طرحێکی تازەیان هەبێ بەڵام دەست پێشخەرەکەی یەکگرتو بۆ ئەمەیە لایەنەکان بگاتەیەک بەس من لەوە ئەترسێم خەڵکێک وا تێگا ئەمە دەستکەوتە تەنها بۆ یەکگرتو ئێمە نەدەستکەوتی مادی نەدەستکەوتی حیزبی نەدەستکەوتی دەسەڵاتیمان لەم مەشروعەیە هەیە بەڵکو تەنها ئەمانەوێ ئەم مەشروعە سەر بگرێ بۆ ئەوەی لایەنەکان لە یەک نەترازێن و ئینشاءڵڵا ئێمە ئومێدوان ماوەیە خلالی ئەمڕۆیان سبەی شتی تازەتر بێتە ئاراوە تەنها فراسیۆنی یەکگرتو یعنی ئێستا ئەم مووقیفە زۆر حساسە ئێستا مەسەلەن با واقعی و تۆزێک بەسەرجادەی قسە بکەین بۆی لە یەک تێبگەین قەزم خەڵکە يعني ئێستا بدابنین ئێمە چوینە پاڵ برادرانی پارتیەوە پاڵپشتی ئەوانمان کرد و سەرۆکی هەرێم وەکو بەڕێز کاک مەسعود بەرزانی لە ویلایەتی خۆی بمێنێتەوە بەردەوام بێ کوردستان چی لێ دێ لایەنەکانی تر ئەبن بەلایەک کوردستان ئەبێتە دوو پارچە ئەگەر لایەنەکەی تر بە تەنیا متەفەڕود کەین لەگەڵ تەنها برادرانی وەکو تەمام ئەم مەشروعین یە کۆمەڵ و یەکگرتووە تەنها ئەم چوار لایەنە بێکەوە بن و پارتی پەراوێز بخەی هەمان شت دروست ئەبێ ئێستا ئەرکی سەرشانی ئێمە وەکو یەکگرتو کۆمەڵیش کە دەست پێشخەرین بۆ ئەم مەشروع ئەرکێکی زۆر قورسە بۆیە ئێمە مجاسەفە نە بە تاریخی خۆمانەوەکەین نە بە مەبدەئی خۆمانەوەکەین و نە بە مستەقبەلی کوردستانەوەکەین ئێمە ئەڵێن ئەگەر لایەنەکان هەتاکو ئەم چەند ڕۆژەی دیاری ئەەکەین چونکە نابێت لەوە زیاتر تاخیر بێ چونکە مەشروعەکە پرۆژەکە پەک ئەکەوێ ناتوانانی خوێندنەوەی دۆمی بۆ بکەیت لەبەرەوە ئەم دووسێ ڕۆژەی کە لە پێشمانە دیاری ئەەکەین خلالی ئەم دووسێ ڕۆژە لایەنەکانی تر هاتنە سەر ڕێککەوتن لەسەر مێز ڕێککەوتین لە دەرەوە وەکو کارە سیاسەکە ڕێککەوتین و لە ناوەوەش وەکو کارە بڵێن مەخرەجێکی قانونی هاتە بەردەست ئەو مەخرەجە هاتە ناو ئەم یاسایەوە و لایەنەکان ڕێککەوتن ئێمە گرفتان بەڵام ڕێک نەکەوتن مووقیفی یەکگرتو لەمەیە ئێمە سەح بکەین لەم دەست پێشخەری خۆمان ئەیدێنە دەستی لایەنەکانی خۆیان مووقیفی ئێمە ئەمەیە یعنی وازحە زۆر وازحە لەگەڵ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم نین بەم وەزعەی خۆی و بەم یاسایی کۆنێکەیە ئێستا ئێمە بە قسەی یعنی پەرلەمانی پێشوو ئەەکەین کە ئەم یاسای بێ هەموار بکرێتەوە بەڵام هەموارەکە نابێت لە تێکچوونی کوردستان بێت نابێت بە چەند مانگ ئەگەر ئێستاکە خلالی ئەم 6 مانگە ئەم لایەنە نەگەنەیەک ئەو سێ مانگە چییە ئەستان هیچ لایەنێک نەک ئێمە ینی ئەوە گوتم تەرحێ بوو تەرحێک بوو تەرحی ینی قیادەی یەکگرتوونە بوو تەنها بەڕێز دکتۆر محەممەد تەرحێکی کرد وەکو خەڵکێکی تر ئازادە لە تەرحکردن